بسم الله الرحمن الرحیم ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان بە هەموو شێوەیەک دژی هەر کۆڕ و کۆبنەوەیەکین کە بانگەشە بۆ ئاشتی بک لەگەڵ ئیسرائیلە چونکە ئیسرائیل کیانێکی دروستکراوی داگیرکەرە بۆ خاکی بسڵمانان و ئێمە کار بۆ فتوایەکەن کە زۆربەی عولەمای بسڵمانی لەسرە کە تەطبیع و ئاشتی لەگەڵ ئیسرائیلە شتێکی ڕێکە پێ نەدراوە و هەر وڵاتێک کردوێتی لە زوعف و زەلیلی و لاوازی خۆی کردوێتی و ئێمە ئەمەش بە دیسان بە هەڵەیەکی کوشندە دەزانین کە حکوومەتی هەرێم ڕێی بە جۆرێک لەم کۆبنەوەی داوە کە دەمی لەم هەڵمەتی هەڵبژاردنەدا دەمی زۆرێک لە ناحەزانی کورد لەو بابەتە بەرامبەر کوردیش کراوەتەوە ینیواتە هێرشەکە تەنها لەسەر کۆنگرەکە نیە لەسەرەوانشە کە ڕێیان داوە ئەو کۆبنەوەی بکرێ و لە پایتەختی هەرێمی کوردستانەوە شتێکی هەڵە بووە داواکارین کە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێم بە توندی ئجرعاتی خۆیان بکەن و لە داهاتووشدا نابێت لە هەرێمی کوردستانەوە هیچ بانگەشەیە و ڕێ بە هیچ کۆڕ و کۆبنەوە بدا کە داوای ئاسایی پەیوەندیەکان بکاتەوە لە نێوان عێراق و یان هەرێم و کە هەرێم بە پێی دەستوریش دەبێت تابعی سیاسەتی دەرەوەی عێراق بێ ئەوە دەگەینە شتێکی هەڵە کراوە لە ڕووی سیاسیەوە بەڵام ئێمە لە ڕۆژشەرعەکەیش وەکو کۆمەڵی دادگەری دژی هەموو هەوڵێکین بۆ ئاساییکردنی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتێکە کە خاکی بسڵمانانی داگیر کردووە